مامۆستا من کە نوێژەکەم نوێژی عیشا ئیتر جاری وایە زۆر دوایەخەم وتم ئایا نوێژەکەم دروستە بێ یان دروست نابێ، ینی جاری وایە کە نوێژەکەم نوێژی عیشامەکەوێتە دوای 12 شەوە. ئیتر پرسیارم لە هەندێک مامۆستا کردووە ئەڵێن ئەبێ بە شەو نوێژ. نانە قوربان نابێ بە شەو نوێژ لەبەر مامۆستا ڕاستیەکەی لە ئیشم ڕاستیەکەی مامۆستا لە ئیشم نوێژەکانی تر فەرزەکانی تر کێشەم نیە، یعنی لە مزگەوت و شتا دەست نوێژەکرم ئیشەکەی من یعنی گەڕانەیشی گەیاندن و شتەکەم. ئیتر بۆ نوێژە ئیشا خۆتەزانی دوای نوێژ مزگەوت و شت دائەخرێت، ئیتر کە دائەخرێت ناچار ئەبێ بچمەوە ماڵەوە ئەنجا لە ماڵەوە دەست نوێژگرم. جاری وایە کاگەمە ماڵەوە تا درەنگەکە یەکی شەوە ڕۆم و دوی شەوە ڕۆمەوە. جەنابەت حاڵەتەکەت حاڵەتێکی زەروریە کەواتە 12 شەو بگەیتەوە ماڵ ئەتوانی نوێژەکەی عیشات بکەی هیچ کێشەیەکی تیانی والله تعالى أعلم چکە حاڵەتی زەرورەتە. یعنی هەچ کاتێ بیکەم کێشەی نیە، چوە پرسیارم کردووە مامۆستا هەیەڵێ بێ بە شەو نوێژ لە دوای 12ەوە. نابێ بە شەو نوێژ بەچێ بێ بە شەو نوێژ قوربان یان شەو نوێژ جارێ سونەتە ئەمە فەرزە ئیکەیت و 4 ڕکاتە و نوێژی عیشایە نیەتی نوێژی عیشا و لێهێناوە چۆن ئەبێ بە شەو نوێژ؟ ئەمانە ئەزایی چۆنە قسانێکن هەر لە خۆیانەوە ئەیکەن، یعنی ئەو مامۆسای هیچ بەڵگەیەکی پێ نییە وە تۆ هەتا نوێژی بەیانی تا نزیک فەجری سادق نوێژی عیشا ئەمێنێت. هیچ مامۆسایە ناتوانێت تەحدیدی کا بڵێ لە دوای 12 شەو نوێژی عیشا نامێنێت. ڕاستەکە یعنی شکۆر هیچ ئیشکالێکی نییە. هیچ ئیشکالێکی نییە قوربان بڕۆ نوێژەکەت کە